بەداخەوە بەتایبەت لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی پرسێکی استراتیژی نیشتیمانی نییە و بنەماکانی دیموکراسی بەرجەستە نین بۆ زۆر بە ئاسانی ئەبینین بە بەردەوامی بەریەکەوتنی سیاسی لە ڕێگەی ململانەی چەکداریەوە یەکلاکرێتەوە هێشتا سندوقەکانی هەڵبژاردن بە شێوەیەکی دیموکراسی نەیانتوانی و ئاڵوگۆڕی دەسەڵات بهێنەکایەوە ئەمە جگەلەوەی گەندەڵی بۆتە پرۆسەیەکی بەردەوامی زلهێزانە کە بەهۆی ئەو پارەی گەندەڵی کە لە ڕێگەی نەوتەوە لە هەرێمی کوردستان دەست ئەکەوێ سیستەمێکی پاشایی بنەماڵەیی لێرە بنیاد بنرێت کە ئەمە یەکێکە لەو مەترسیە هەرە گەورانەی بە دوای خۆیدا بۆتە هۆکاری ئەوەی کار بکرێت بۆ ئەوەی مرۆڤی بێ ناسنامە مرۆڤی کۆیلە لە هەرێمی کوردستان بەرهەم بێنێت مرۆڤ گەلێک بەبێ ئەوەی بیر بکەنەوە هەموو ئەمەش بۆ کاو بنیادنانێکە کە کار بۆ دابشکاری کۆمەلگا ئەکا بۆیە لە هەرێمی کوردستان ئێمە ناتوانین بڵێن کۆمەلگایەکی یەکگرتومان هەیە کە یەک بابەتی نیشتیمانی کۆمەلگایی ئینسانی ئەخلاقی هەیە ڕایە شەڵەکێنێ بۆیە هەرێمی کوردستان بابەتێکی نیقابی مرۆڤێکی بێناسنامە خەڵکێک لە پەنای ئاینی ئیسلام و سەلەفەکانە هێنێتە دەنگ بەڵام خەر مناڵێک سێ پیا و اختصابێکن و دەستدرێژی سێکسێکەنە سەر دەربازیانە بێت تاوانبارەکان لە سزا بەڵام کەس نایەتە دەنگ پرسی یەکێتی نەتەوەی بابەتێکی زۆر قومیە لە ڕاستیە تۆ بتەوێت لە چوارچێوەیە کار بکەی ئەبێ پرسی و عقلێتی نەتەوەی تێپەڕێنی ئەبێ کار بۆ نیشتیمان بکەی بە ئەو بەها ئینسانی و ئەخلاقیانە بکەی کە تەواوی گەلانی کوردستان و بە تەواوی پێکاتە ئاینی وەنەتەوەیەکان لێرە ئەژین بەبێ ڕەچاوکردنی ئەم پرەنسیپانە ئاسان نییە بتوانی نەکەر بەرگری لە هەرێمی کوردستان بکەی بەڵکو بەلاتەوە کارێکی ئاسان بێ تۆ لە داهاتوو دژ بە هەر دژمنێکیش بۆسێ خۆ هەر ئەم پانتایانەوەی کردووە نەبوونی استراتیژێکی نیشتیمانی نەتەوەیی چارچێوە بۆ داڕێژاوەکەوەی کە حیزبە سیاسەکان بانگەشەی بۆ ئەەکەن بۆتە هۆکاریەوەی ئەوە تا دەوڵەتی تورکیا زۆر بە ئاسانی لە ناو هەرێمی کوردستان وەکوی خۆی خاوەنی هەرێمی کوردستان بێتەرا تێنەکە کە ئێمازانین ئامانجەکەی لە دوجارە دەستگرتنە بەسەر پارێزگای کەرکووک و شاری کەرکووک و بەشێکی شنگال و ناوچەکانی تریش بۆیە پێم وایە بانگەشەکردنی عقلێتی نەتەوەیی و گوتاری ئاینی هاوشانی ئەم گوتارە ناسیۆنالیستە بۆتە هۆکاری ئەوەی بەردەوام گەلانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی جۆرێک لە هەڵخەڵەتاندن لە بەرچاوتاریکردن بێنەوە دواتر بابەتێکی تری پێچوانەی ئەو گوتارانیان پیشان بدرێتەوە بۆیە پرسی ئینسانی دیموکراسی ئەخلاقی پێویستە پرسی ئەو یەکانگیر و ڕێک لە سەرکەوتووی نێوان حکومڕانانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت بۆ ئامانجەی چیتر ئەو پێشێلکاری و ئەو پێودانگانی بوونەتە هۆکاری داڕوومانی ڕاستەقینەی هەرێمی کوردستان لە ناو عێراق و لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کۆتایی پێبێت بەداخەوە جۆرێک لەو داگیرکاریانی کە ئەمڕۆ بەسەر هاتۆتە سەر کوردستانەوە دەرئەنجامی نەبوونی یەکێتیەکی نێتەوەیە لە نێوان کۆی پارچەکانی کوردستان و کۆی ئەو حیزبە سیاسیانەی کە بوونەتە هۆکار بۆ ئەوەی جۆرێک لە پەرتەوازایی هەبێت لەسەر یەکێتیەکی نێتەوەی لە کوردستانی گەورەدا بەداخەوە بینین هەر ئەمە هۆکارەش وای کردووە بە زۆر بە ئاسانی داگیرکەرانی کوردستان هەوڵی داگیرکردنی کوردستان بدەن واروە هەوڵی سڵینەوەی ناسنامەی تاچی کورد بدەن کە ئەمە شۆکارێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی مەترسیەک دروستکە لە داهاتووی کوردستان.